بەخێرهاتنی فەڵەستینی ئازیز دەکەین. فەڵەستینی خۆشەویست دەیەوێت کاریگەر دەرکەوێت. ئێستا لە نێومانە، دەیانەوێت بە سەربەرزی بژین. ئێستا کە لەگەڵمانن واتە زیندوون. فەڵەستین وەک خۆی دەمێنێتەوە و دۆسیەکەی ئەو دۆسەی هەموو عێراقە. وا دڵمان و چاوەکانمان وا گیانمان لەگەڵ هەموو دڵۆپە خوێنێکی ئەوانە کە دەیبەخشن بۆ ئازادی خاچی فەڵەستین. هەر بۆیە جوانترین پێشوازی بۆ برایەکانمان و فەڵەستینی خۆشەویست. ئەوە پەیامێکە لە عێراقەوە بۆ هەموو سوپای داگیرکەر. عێراق لە دۆسەی فەڵەستین پاشەکشە ناکات لە هەموو ڕووداوەکان بە تایبەت لە وەرزش. بۆیە بەخێر هاتن براکانم بۆ ئەم پاڵەوانێتیە. بەڵێ دەبینین چی لە غەزە ڕوودەدات، بەڵام ئەوە پەیامێکە ژیان بەردەوامە لەگەڵ بوونی بۆردومان و وێرانکاری. و ئەم پاڵەوانێتیە و یەکبوونمان خۆی پەیامە. أن العراق سيبقى يحمل قضية فلسطين في كل محفل وخاصة في محافلنا الرياضية.